بنای خوای گەورە هێرما قوتابیانی عزیز و خۆشەوی سڵای خوای گەورەتان لێبێ مامۆستا ئیسماعیل سەباحم ئەمڕۆکە لە خزمەت ئێوەی عزیزدام بۆ ڕوونکردنەوەی کوتاب بابەت لە وەرزیەکەم بۆ هەفتی بنەڕەتی چاپی نوێی وەزارەت فەرۆدا کە ئەویش بابەتی بەشی ڕێنووسە. قوتابیانی عزیز لەم بابەتەدا باسی ئەوەی دەکەن کە ئایا ڕێنووس چییە و هەروەها ئەمە چەند بڵێن ئەلفوبێمان هەیە لە زمانی کوردیدا بۆ ئەلفوبێکان ڕوون دەکەین و نمونەیان لە بۆ دەهێنەوە بۆ پیتەکانیان و ڕێنکەکانیان دەستنیشان دەکەین. جارێ بابێ بزانین پێناسەی ڕێنووس چییە. تەماشاکە قوتابیانی عزیز وشەی ڕێنووس جارێ کوپێکاتیە ڕێ لەگەڵ نووسی واتە ڕێگای لە بۆ نووسینی. ڕێنووس واتە ئەو ڕێگای کە بۆ نووسین بەکارێتن ئایا ئێمە چۆن دەنووسین بە شێوازێک دەنووسین. پێناسەکە چییە؟ پێناسی ڕێنووس بریتە لەو کۆمەڵێک پیت یان هێمای دیاریکراو لە نووسیندا بۆ نەکانی زمانێک بەکاردێن. کەواتە چییە؟ دەبریتە لە کۆمەڵێک پیت یان دەنگێک یان هێمای دیاریکراو کە بۆ دەنگانی زمانێک بەکاردێن. واتە ڕێنووس بریتە لەوەی کاتێک ئەمە دەمانێت شتێک بنووسین ئەو کۆمەڵە دەنگانێک ئەمە بە دە و دەری دەبڕین بەهۆی پیتەکان و دیان نووسین ئەو پیتانە کە لە کاتی نووسیندا ئێمە دەیانووسین پێیان دەوترێ ڕێنووس و بەسەریەکەوە ڕستە و وشەمان لە بۆ دروست دەکەن. ئەم پیتانە بە کۆمەڵی ڕێسای تایبەت بە زمان ڕێک دەخرێن بۆ پێکهێنانی وشە و ڕستەکاریان پێ دەکرێتن. واتە ئەم پیتانە کۆمەڵێک یاسا و ڕێسای تایبەتی خۆیان هەیە ئەوە نیە ئەمە لە هەموو زمانە بە کەیفی خۆمان پیتەکان بنووسین و هەروەها ڕێزیان کردن بڵێن تاوە ئەو بۆ ڕستە و ئەو بۆ ڕێنووس نە ئەمە کۆمەڵێک یاسا و تایبەتمەندیمان هەیە بەپێی یاسا و تایبەتمەندیەکان ئەم ڕستان دروست دەکەین و بەم ڕێسایانە ڕستەکان دەنووسینەوە. زۆرەکانی ئەلفبێ لە کوردیدا طبعاً بە شێوەیەکی گشتی لە زمانی کوردیدا دوو جۆر ئەلفبێ بەکاردەهێنرێن. لە ئیمتحان لەبوو دێتەوە لە زمانی کوردیدا چەند زۆری ئەلفبێمان هەیە دەڵێ مامۆستا لە زمانی کوردیدا دوو زۆری ئەلفبێمان هەیە. ئەلفبێکان سیوسین یەکەمیان ئەلفبەی کوردی بە پیتی لاتینی دومیان ئەلفبەی کوردی بە پیتی ئارامی. دوو زۆری ئەلفبێمان هەیە بابەجان ئەلفبێ بە کوردی بە پیتی لاتینی ئەلفبەی کوردی بە پیتی ئارامی. زارێ بابن بزانین ئەلفبەی کوردی بە پیتی لاتینی چییە؟ دەڵێ ئەم شێوازی نووسینە بە پیتی لاتینی بۆ یەکەم زار لەلایەن چێ لەلایەن میر جەلال بەدرخان پەرەی پێدراوە واتە بڵاو کراوەتەوە لە ساڵی 1932 لە گۆڤاری هاوار بڵاوی کردووەتەوە. ئەم شێوازی نووسینە بە زۆری لە باکوور ڕۆژئاوای کوردستان بەکاردێنرێت. بابەجان ئەلفبەی لاتینی یاخود ئەلفبەی کوردی بە پیتی لاتینی واتە ئەو ئەلفبەی کە نووسینەکان بە پیتی ئینگلیزی دەنووسرێتن بە شتێکی زۆری پیتەکان پیتی ئینگلیزینە. بۆ یەکەم جار لەلایەن میر جەلال بەدرخان لە ساڵی 1932 ئەم ئەلفبەیە داهێنرا و هەروەها ئاماژەی پێکرا و هەروەها پێی نووسرا. لە گۆڤاری هاوار طبعاً ئەو ئەلفبەی بڵێن بڵاو کردو چونکە لێندر چەند نووسینێکی بڵاو کردو نووسینەکان لە گۆڤاری هاوار بڵاوکرانەوە. ئەو کاتی میر جەلال بەدرخان یەکەم کەس بوو کە ئەلفبەی کوردی بە پیتی لاتینی وشەی پێنووسی و ڕستەی پێنووسی و بڵاوکراوی پێ بڵاو کردەوە. و هەروەها لەم شێوازی نووسین واتە ئەلفبەی لاتینی بە پیتی لاتینی زیاتر لە کوردستانی باکوور و هەروەها کوردستانی ڕۆژئاوا بەربڵاو کاری پێ دەکرێت کەواتە لە کوردستانی تورکیا و کوردستانی سووریا ئەو بەشێکە لە تورکیا و لە سووریا لەوێ دەرە زیاتر ئیش بە ئەلفبەی لاتینی دەکرێتن. ئێستاشی لەگەڵ دابی کوردەکانی بڵێن باکووری کوردستان ناتوان بەو ئەلفبەی من و تۆ ئەوەی وا ئێستا وا لە پێش سامان ئەلفبەی لاتینی ئەلفبەی ئارامی پێ دەڵێن ناتوان بەو ئەلفبەیە لە ئێمە تێبگەن ئەگەر بنووسین تەنها بە ئەلفبەی لاتینی لێمان تێدەگەن چونکە خۆتان دەزانن تورکیا ئەویش بڵێن پیتەکانی لە ئینگلیزیەوە نێزیکن بۆیە کاریگەری ئەوانیان لەسەرە و هەتاوەکو ئێستاکانە هەر بە ئەلفبەی لاتینی وانەکان دەخوێن و هەروەها نووسینەکانی خۆیان بڵاو دەکەنەوە. بینە سەر دوم زۆری ئەلفبەی کە ئەلفبەی ئارامیە. ئەلفبەی کوردی بە پیتی ئارامی چی بابەجان؟ ئەلفبەی کوردی بە پیتی ئارامی ئەم شێوازی نووسینە لە پیتەکانی زمانی عەرەبی وەرگیراوە بەڵام بە هەندێک گۆڕانکاریەوە هەندێک گۆڕانکاریان هەیە بۆی لەگەڵ یاساکانی زمانی کوردیدا بگونجێت چونکە هەندێک دەنگ لە زمانی کوردیدا هەن ئاگادار بە گرنگە پیتیان لە زمانی عەرەبیدا نییە وەکو پ ی ڤ چ گ ڕ ڵ ئۆ ژ بابەجان دەڵێ ئەلفبەی کوردی بە پیتی ئارامی لە عەرەبیەوە وەرگیراوە یان لە پیتەکانی عەرەبی وەرگیراوە بەوان دەستن کە ئەگەر تەماشاکان مەلەکە نووسین بە عەرەبی دەنووسین بە هەمان شێوە هەمان ئەو پیتان بەکاردێن بە تۆزێک دەستکاریەوە دەڵێ بەڵام بە هەندێک زیاد بە هەندێک گۆڕانکاریەوە بەڵام لەگەڵ یاسا و ڕێساکانی زمانی کوردیدا گونجاندیتمان چونکە ئەمە هەندێک دەنگمان هەیە لە زمانی کوردی هەندێک دەنگمان هەیە ئەو دەنگانە لە زمانی عەرەبیدا پیتیان لە بەرامبەریدا نییە بۆ لە کاتێک ئەمە دەڵێن پ ئەها لە عەرەبیدا پیتی پیان نییە بەڵام ئەمە دەنگی پێمان هەیە بڵێ ی ڤ چ گ ڕ ڵ ئۆ هەروەها ژ ئەو پیتانە بابەجان ئەمە لە زمانی کوردیدا هەیەتمان لە عەرەبیدا نیتمان بۆیە ڕاستە ئەمە ئەلفبەیەکەمان پێوتر ئەلفبەی ئارامی لە عەرەبیەوە وەرگیراوە بەڵام بە کۆمەڵێک دەستکاریەوە کە لە زمانی عەرەبیدا ئەو دەستکاریانەی تێدا نییە. جا دەڵێ شێوازی ئەم نووسینە ئەلفبەی ئارامی لە باشووری کوردستان
ڕێنووسی فەرمی پەروەردە و ڕاگەیاندنە لە کوردستانی خۆماکە ئێساکانە منەت و لێدەژین هەولێر و سلمانی و کەرکووک و دوهۆک و هەڵەبجە و گەرمیان و سوارخوردنەوە و پێنجوێن و دێتەوە زاخ و کەلار و هەر هەمووی بەشی باشووری کوردستانی پێدەگوترێتن ئەو ڕێنووسی فەرمیە هەم لە بڵێن وەزارەت پەروەردە لە قوتابخانەکان دەخوێندرێت هەم لە ڕاگەیاندنەکاندا لە کەناڵ و تەلەڤیزیۆنەکاندا ئەم شێوازی نووسینە بەکار دەهێنرێتن گوتمان پیتەکانی زمانی کوردی یاخود پیتەکانی ئەلفبەی کوردی بە پیتی لاتینی دەکرێن بە دوو کۆمەڵ ئێستا دێنە سەرخاڵ یەکەم ئەلفبەی لاتینی ئەلفبەی لاتینی بابەجان گوتمان لە کوردستانی باکوور و خۆرئاوە زۆر کاری پێ دەکرێتن پیتەکانی ئەلفبەی لاتینی دەکرێن بە چەند کۆمەڵ دەکرێن بە دوو کۆمەڵ کۆمەڵی یەکەم پیتی دەنگە بزوێنەکان دەنگە بزوێنەکان لە ئەلفبەی لاتینی لە ژمارە پیتەکان لە ئەلفبەی لاتینیدا بابەجان چەند پیتمان هەیە 8 پیتی بزوێنمان هەیە بەڵام ئەلفبەی ئارامی دەڵێ 7 پیتە طبعاً لۆ 7 پیتە خۆ لە بابەتێکم باسمان گوتمان 8 پیتە لەبەر ئەوەی بزرۆکە سەر بە ئەلفبەی لاتینی لێ دەڵێن 7 پیتە بابەجان لە ئەلفبەی لاتینیدا بابەجان 8 دەنگی بزوێنمان هەیە باشە 8 دەنگی بزوێنمان هەیە دەنگە بزوێنەکان چین تەماشاکە بابەجان ئەو دەنگە بزوێنانەمان هەیە ئا ئوی کورد ئوی درێژ ئۆ ئی کورد ئێ بزرۆکە جاکاتەکە پیتی ئا بنووسی واتە ئەو ئەمە پێشمان دەگوت ئەلیف ئەو شێوە بەکاردێنێ ئەوە کاپیتاڵەکەیتی ئەوە سمۆڵەکەیتی بزوێنی کورد ئا دەنگی ئێ یاخود بە پیتی ئێ یاخود بە ئی سمۆڵ دەنووسرێت ئوی کورد بەو شێوە دەنووسرێتن وی درێژ دەبڵ واوەکە ئەو های دەنووسرێتن ئۆ بەو شێوە دەنووسرێ یی بەو شێوە دەنگی یی کامی ئی کورد ئاگەلی بابەجان ئی کورد بەو شێوەیە دەنووسرێتن هەروەها یێ بەم شێوەیە دەنووسرێتن ئەوە یێ لە ئەلفبەی ئارامیە بەو شێوەیە دەخیندرێتەوە لە ئەلفبەی لاتینی بەو شێوەیە دەنووسرێتن یعنی ئێستا کاتێککە بۆ نمونە ئێمە دەڵێن چی بۆ نەکاتە کە دەڵێن وێنە ئەوها دەنووسرێ بابەجان ئەها وێنە چۆن دەنووسرێ وێنە ئەوها دەنووسرێتن ئەوها وێنەی دەنووسین لە چی لە ئەلفبەی لاتینی جا تایمە قەت لە بیرمەکان ئێستا ئەمە تەماشایکە لە کوردەکەی خۆمان لە ئەلفبەی ئارامی کاتێککە دەنگی یی دەنووسین ئەوها دەنووسین کە دەیکەینە یێ هەفتێکی لە بۆ زیاد دەکەین لە سەری زا لە لاتینەکەش تقریبا لە نێزیکە کو دەنگی بزوێنی کورد ئەوها دەنووسرێتن بەڵام کە دەیکەینە هەفتەش ئەوها بەعکسی لە سەردانەکە دەبتە هەشت دەبتە یێ باشە وێنەکەی دەگۆڕێت دەنگکە دەگۆڕێتن بەو شێوەیە ئاماژەی پێ دەکەین بۆ نەکاتەکە دەمانێت دەنگی ئا لە نمونێکدا بەکاربهێنی دەڵێن ئاگر مار ئاو ئاگر ئەوە دەنگی ئایا مار ئەوە دەنگی ئایا ئاو ئەوە دەنگی ئایا بابەجان یاخود بۆ نەکاتەکە دەمانەوێت دەنگی بزوێنی کورد ڕقم 5 خڕک دسکۆکەی لە ئەلفبەی لاتیندا بەو شێکدا بنووسین بۆ دەڵێن دەرمان ئەو نووسرایە دەرمان ئەو چ نووسرایە ئەوە چ نووسرایە نەڵێ پیل دەی بڵێ مامۆستا نووسرایە پەل نووسرایە چی نووسرایە پەل دەنگی ئوی کورد بابەجیان واتە یەک واوەکە بۆ نمونە گوڵمان هەیە گوڵ بەو شێوە دەنووسرێ بابەجان یان بۆ منە کورد ئوی کورتە بە شێوەی یوی ئینگلیزی دەنووسرێتن یان دەنگی ئوی درێژ عینەن یوەکەی بەڵام چی لەسەرە ڕقم هەشتە چی لەسەر دەکەین بۆ نمونە دەڵێن سوور لەبەر ئوەکە درێژە پێشتر بە دڵ وا دەنووسرێ ئێستا یەک وا بەڵام وایەکی درێژە سوور فەرقی لەگەڵ گوڵی گوڵ واوەکە بە کورتی دەری دەبڕین بەڵام سوور واوەکە تۆزەک درێژ دەبتەوە مەودای دەروونەکە درێژتە لێ واوەکە پێی درێ ئوی درێژ جا بەو شێوە دەنووسرێ سوور یۆکەمان کردی هەشتێکمان لەسەری کردیە دوور یۆکەمان کردی هەشتێکمان لەسەری کردیە دەنگی ئۆ بڵنە زۆر دۆ یاخود دەنگی یی بەڵام بە شێوەیەکی کورد دەڵێن چی دەڵێن سیر بە کورتی دەری دەبڕین بە چ دەنووسرێ بە ئای ئینگلیزی دەنووسرێ بەڵام ڕقم هەشتێکی لەسەر دەکەین یاری بە هەمان شێوە لەبەر یاکە کورتە دەنگی یەکە بە پیتی ئای دەنووسرێ ڕقم هەشتێکی لەسەر دەکەین و هەروەها دەنگی یێ بۆ نمونە چمان هەیە ئێمە کو نووسرا ئێمە مامۆستا یەکرا ڕقم هەشتێکی لەسەرە ئەو بەس دەخینرێتەوە بە یی یاخود بە یێ دەڵێ مامۆستا مەدام ڕقم هەشتەکەی لەسەرە بە یێ دەخین درێتەوە ئەو زارە هێلکە تەماشایکە بابەجان هێلکە کو نووسرای بابەجان یەکرا ڕقم هەشتێکی لەسەرە کەواتە بەس دەخینرێتەوە بە یێ دەخیندرێتەوە ئەدی ئەوەی ئاخری ئەوەی مەس دەخینرێتەوە بە بزوێنی کورد دەخیندرێتەوە ئەمە هەندێک زاراندا کە چاتی دەکەین یا پۆسەشی بڵاو دەکەین یاخود کە کۆمنتێک لە بۆ یەکەش دەنووسین ئەمە ئەوها دەنووسین هێلکە ڕاست ئەوها دەنووسین
ونيا بلام او الفبي لاتينية قال لي او الفبي لاتينية او دي عمل الخما قنزان دي لانه هي فري بالفبي لاتينية تبي او هاي اللي كاين بابا جا تبي نسين هيل كا او هيل او ها دنسريتن كوتا بيت كباس كاين دنجي بزروكيا طبعا دنجي بزروكا لشيء اي كابيتالو اي سمولي انجليزيا دنسريت بلام ناخ دريتو اغا طالبي دنجي بزروكا دنسريتن بلام ناخ وين دريتو بون من اسمانيا بون كاتا كدلين دل دل بخوي او هذا نسري دل يا بخوي دبي لانوان همو برجر دنجي شي بزوين وان هبي لا دلي ند اكب بزوين نل اكب بزوين اي دي بسبي لوني وانا اسمانيا لوني وانا دنجي بزروكا مانيا او اي بي دوتري دنجي بزروكا ياخذون كاتا كدلين بزن بزن بابا جا بزن هيت كامل لو دنجانا دنجي شي بزوينيا باشا دو برجر يكون دبي وشك مان هبي دو برجر بي بيت بزوين شي نبي دبي دنجك مان هبي كما ديار نبي او دنجتيا دنجي بزروكيا دنجي بزروكا جمان بالشيوي اي انجليزي دنو سريتن كاتا بزن دو دنجي بزروكي تدا بكار هاتيا نمرة دي كلمة بزروكي بون اسمانها بون منا كل كليتسا يانبون منا شل يانبون منا تل يانبون منا من يانبون منا جن انا هم كان دوت رسي دنجي بزروكي تدا بكار هاتيا بون كاتي دلين مروف باشان دلين رويشتن بردن هم انا دنجي بزروكي تدا بكار هاتوا بين سر خالش ديك قطاغاني عزيز دنجا نبزوينه كان طبعا الالف بي لاتيني قلت مان حش دنجي بزوين مالها او يدي منيتو هم يدي بتتسي هم يدي بتدنجي نبزوين زا او انا دنجا نبزوينه كان بي بي تي د ت اقل ز وس بابا جا بشوي سي انجليزي دنسريتن اگر بت بي تي درب بري تنها بشوي سي دي نسلي اگر بت ت درب بري لبني دا بابا جان لبني زاين سونا او هذا دنجي شي سي بلان بي تي سي درز دكاي تقريبا رقم 5 شي كسكو كلبني دكاي اهمش رقم 5 انجليزي كسكو كاي او زدبتا سي او زدبتا تل يعني مستكاتا كدلين تل وشي تسوي كوب نسين تل تل دكاي اتو زاري بس وري بقرا بس فركي وري بقرا تم شايكا زين فركي تيا كما دمانيه بنوسين تل بابا جان تل بخوي الالفي لاتيني ارامي او هذا نسيتن كديكين الفي لاتيني زاري او هاي ليكا او نسيمان يساوي دخلته بدل دخلته تزل ك او رقم بنزل لبن زياده كنت تتسل شباب جان بدات تتسل كاتا دنجي ت سيك دكين رقم بنزل شي تسكو كي بالانجليزي لبني دنوسي دنجي حي بابا جان دنجي حي كذا ما ندرس كاين او بيتي ها تسكين رقم هشت شي لسر دنوسي دبتا حي يعني سكاتا قلنا هذا ما نسب نسين ده ما نبغى نسين حوت حوت او هذا مثل الالف ب ارامي كديكينا الف ب لاتيني حوت او تكون اليوم عندي شيء كابيتال عندي شيء اسمه والله كاينا كابيتال حوت بابا جانت مشاكا او باسم به داخل دريتو كرقم هشتش لسه ذكي دبتا حوت بوشي بيد انستريتن اگر بيتي امان هبو رقم هشتش لسه دبتا دنجي هروها دنجي مانيا دنجي اما عندك مان كاتشات دنسين او هذا ينسين او غلط بابا جان دبي بي تي اكس بكريتن يعني اسا بومنكاتك دلين خو وهذا نسري باشا بابا جان خو او هذا دنسريتن وتا دنج بي تي اكس دكين دبها ما شو هرأ او رأ بابا جان رئي لاوازا سبونا كاتك دلين كار ايشو كار او رأيتشي لاوازا وتحطكين لبنية لألف بي اران كون والله لا الف بي لاتيني كدماني بكن الرأي قالو حطك لبن بي تذكين دنجر اكا خدش بس هذين بوم كاتك دلين روش روش يسوب روج دخلته دبر اكي قالوكين دايم سعد لبي المكا دنجر لبدايتي برجع لسرتاي برجع لسرتاي وشا رأيتشي قالوا حطش لسرتاي روش بوشي بيد امسرتن بابا جان هنا صار دنجي شتر 8 وزاره دنجي زي هرب زي انجليزي دنسرتن دنجي شباب جان دنجي جي امريكاتك كشات دكين لشهدي او ما نسيا او هذا نسي زيد ايش بيكون لكن بلا بخش وراسك يا جي انجليزي او دبتسي دبت دنجي ج
بۆ نکاتەکە دەڵێن ژن ژن ئەوها دەنووسێتن نوان ژ و نونەکەی دەنگی بزرۆکەمان هەیە دەنگی س هەر پیتی ئێسی ئینگلیزیە کە دەیکەینە ش ئێسەکەی دەنووسین و سەکەین ئێستەکەی دەنووسینەوە بە شێوەیەکی جوان لە پێشتان بکەین رقم 5 گچکۆکەی لە بنی دەکەین باشە ئەو رقم 5 گچکۆکەیە 5 کە لە شێوەی رقم 5 ئینگلیزیە دەنگەکەی دەکاتە ش یا ئێستا بۆ نکاتە کە دەڵێن شەو ئەوها دەنووسێت شەو دەبیست ئاکەسی لێکم رقم 5 گچکۆکەی لە بنی دەکەم دەبتە شەو دەنگی عین بابەجان دەنگی عین لەبەر ئەوەی ئەو دەنگە من بەخۆمان وشەکمان نییە ئەو دەنگەی تێدا بێت هەر وشەکە عین تێدا بوو ئەو وشەیە کوردی نییە باشە بەڵام لەبەر ئەوەی هەندێک زارە ئەمە کاریگەری زمانی عەرەبیمان لەسەرە کە دەمانێت وشەک بنووسین دەنگی عین تێدا بێتن ئەوە ئەکید بە وشەکە کە دەیکەینە لاتینی ئەو وشەیە یەکەم پێی دەبێت چی بکەین ئەو خەتەی لەسەری دروست دەکەین ئەو خەتەی لەسەر دەنگە بزوێنەکەی دادنین و دەنگەکەی دەکاتە عین بۆ ناکاتە کە دەڵێن عومەر ئەوها دەنووسێت بابەجان عومەر وەنیە ئەوە وی کورتە کە دەیکەینە بڵێن لاتینی ئەوهای لێ دێ عومەر ئەوها دەنووسێت ئەدیکو دەیکەینە عین حەفتەشی ئەوها لەسەر دەکەین و دەبتە عومەر بەو شێوەیە دەنگی عین دروست دەکەین دەنگی غێ بابەجان دەنگی ئێکسمان هەبوو دەبتە خ بەڵام ئەگەر هاتوو ها نقطەی ئەوها لەسەر بکەیت و دەبتە چی دەبتە غێ بۆ نکاتە کە دەمانێت بنووسین باغ ئەوها دەنووسین باغ ئێکسەشی دەکەین نقطەی ئەوها لێ دەکەین دەبتە باغ ئەو ئێکسە بە خ ناخنێتەوە بە غ دەخوێن برێتەوە دەنگی ف هەر لە ئینگلیزیش هەر فە ڤ هەر فە ڤەیە ق بامەشێ کیوی ئینگلیزی لە بەرامبەری دادنین کی ئینگلیزی دەبتە کی لاتینی گئی بڵێن جی ئینگلیزی دەبتە گئی بڵێن کوردیەکە ل هەر لە ئێڵەکەیە بەڵام ئاگادار بە بابەجان ئەمە دوو لە ئەمان هەیە لە زمانی کوردی یەکەشیان لەیەکە بە سادەیی بە ئاسانی ئەو دیکەیان لێیە بە قەڵەوی جا تەماشاکە ئەگەر لەیەکە بە سادەیی بواتە بە لێی کورد بوو تەنها پیتی ئێڵ دەکەین ئەگەرمانێ بیکەینە درێژ چی دەکەین ئێڵەکەی دەکەین و خەتەش ئەها بەسەردا دەهێن ئێستا بۆ نمونە کە دەمانێت بنووسین ماڵ ئەوها دەنووسێت ماڵ خەتەشی لەسەر دەکەین دەبتە ڵ واتە ئەکەی دەکاتە ڵێکی قەڵەو دەنگی مێ بە ئێمی ئینگلیزی دەنووسێت دەنگی نێ بە ئێنی ئینگلیزی دەنووسێت دەنگی چی دەنگی هێ دەنگی هێ ئەو دەنگە کو دەنووسێت بە پیتی ئێشی ئینگلیزی دەنووسێتن و ئاگادار بە سی ومان هەیە وی کورتمان هەیە وی درێژمان هەیە وی نەبزوێنیشمان هەیە وی نەبزوێن بابەجان لە شێوەی W دەنووسێتن دەنگی یی نەبزوێن بابەجان بە پیتی وای ئینگلیزی دەنووسێتن و هەروەها بەخۆمان دەنگی هەمزەمان هەیە بەڵام ئاگادار بە دەنگی هەمزەمان هەیە بەڵام هەندێک جاران یاسایش تایبەتی نیە لە بەرامبەری دەکات ئەو هەمزەیە بنووسێت ئێستا بوون ئەلێرانە ئەسمەر تەماشای بکە ئەو ئەلیفە لە زیاتی هەمزەی بەکارهاتیە و هەروەها چیش لە زیاتی بزوێنی کورتەکەش بەکارهاتیە ئەو جارە بۆ نمونە ئەژینمان هەیە ئەژین ئەو ئیە هەم لە زیاتی بڵێن هەمزەی بەکارهاتیە هەم لە زیاتی بزوێنی کورتەکەی بەکار هاتووە کەواتە بەو شێوەیە پیتەکان دەنووسرێن لە ئەلفبەی لاتینی تا پیتێکمان لە بەرامبەری دانیە کە وێنەیەکمان لە بەرامبەری دانیە تاوەکو بە ئاسانی وێنەکە لە بۆ بچێشین بابەجان ژمارە پیتەکانی یاخود دەنگە نەبزوێنەکان لە ئەلفبەی لاتینی 27 دەنگی نەبزوێنمان هەیە باشە لە ئەلفبەی لاتینی چەند دەنگی نەبزوێنمان هەیە 27 دەنگی نەبزوێنمان هەیە بەڵام لە ئەلفبەی ئارامی 29 دەنگی نەبزوێنمان هەیە باشە 29 دەنگی نەبزوێنمان هەیە هۆکارەکەی چێت کە دوو پیتی وێوی ئەمان هەیە لێ دەبتە 29 ئاو وێویە هەم لە بزوێنی هەمابوو هەم لە نەبزوێن هەمان بوون هەمان شێوەی نووسینیان هەبوو بە شێوەی بڵێن بە پێی دەنگەکان پێش پاش دەمانزانین کە ئەو وێویە بزوێنە یاخود نەبزوێنە واتە بە هەمان شێوە دەنووسرا بەڵام بە پێی پیتەکانی پێش پاش خۆی دەمانزانین کە بزوێنە یان نەبزوێنە بەڵام لە ئەلفبەی لاتینی ئەو مشکلە بۆ ئێمە چارەسەر کردیا لۆیە دەنگە نەبزوێنەکان لە ئەلفبەی لاتینی 27 هەشت دەنگی ئەوشمان هەبوو هەشت دەنگی بڵێن بزوێنیشمان هەبوو لە ئەلفبەی لاتینی دەکاتە چەند دەکاتە 35 دەنگ لە ئەلفبەی لاتینی چەند دەنگمان هەیە 35 دەنگمان هەیە بەڵام لە ئەلفبەی ئارامی 29 دەنگمان هەیە چیە 29 دەنگمان هەیە کە نەبزوێنن هەشتیشمان هەبوو کە چ بوون هەشتیشمان هەبوو کە بزوێن بوو 29 و 8 دەکاتە چەند دەکاتە 37 دەنگ هەر چەندە هەندێک غەڵەت دروست دەبێت لە کۆکردنەوە بڵێن کەمکردنی
دەنگە بزوێنەکان چکە ئەمە کاتەکە دڵ هەش دەنگی بزوێنمان هەیە لە ئەلفبێ ئارامی بزرۆکەشمان لەگەڵ حسێب کردیە بزرۆکەشمان لەگەڵ حسێبکردن لێ دەڵێن 8 ئەگەر بزرۆکە حسێب نەکەین دەبتە 36 لێرە داهاتینە کۆتایی بابەتی ئەلفبێ ڕێنووس و ئەلفبێ لاتینی و ئارامی تاشیکان ڕاهێنانەکان هەرشاد و سەرفراز و کامران لە بیرمەکەن لە مەرجەمەکەمان پرسیاری هەڵبژاردن و فکری جوانماندانەیە کە دەتوانن سود لە پرسیارەکان وەربگرن لێردا دێنە کۆتایی بابەتی وەرزی یەکەمی پۆلی هەفتەی بنەڕەتی تا وەرزی دووەم هەرشاد و سەرفراز و کامران بە هیوام سوودی تاوا لە ڤیدیۆکان ببینن لە بیرمەکەن ئێستا مەرجەمەکەمان لەسەر جەم شار و شارۆچکانی کوردستان بەردەستە دەتوانن لە ڕێگەی ئەکاونتەکان و پەیوەندیان بە خۆمان بکەن یاخود پەیوەندی بە ناوەندی حسابخانەکان و بکەن هەتاوەکو بۆتان بنێرن گەیاندنی نیشانێ بۆ سەرجەم شار و شارۆچکانی کوردستان لە ڤیدیۆکاندا قوتابیانی ئەزیز هەموو هەوڵێکی خۆمان داواتە گەڕ تاوەکو ئێوەی ئەزیز لە تواناکان و لە ڕوونکردنەوەکانی ئێمە وەربگرن بە هیوام ئێوەش سوودی تاوی لێ وەربگرن لە ڤیدیۆکاندا بە کۆمنتە جوانەکانتان بە تێبینیەکانتان گەورەمان دەکەن و بە هەروە خۆشحاڵین ئەگەر هەر تێبینێک و ڕاوسەرنجێکتان هەبی تاوک ئێمە زیاتر خۆمان باشتر بکەین و زیاتر لە خزمەت کۆمەڵگەی کوردەواری و قوتابیانی گشت شار و شارۆچکانی کوردستان دابین لا یوتیوبەکەم سەرجەموانەکانی پۆلی 7 8 9 10 11 12 هەموو قۆناغەکان بەردەستە دەتوانن سود لە ڤیدیۆکان وەربگرن تا وەرزی دووەم و کاتێک تر و وانەیەش تر هەر شاد و سەرفراز و کامەران بن. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.